دیارە بابەتی پیسبوونی ژینگە و گۆڕانکاریەکانی کەش و هەوا بابەتێکن کە ئێستا زۆرێک لە سەرکردەکانی جیهانی لە COP28 لە ئیمارات کۆ کردوتەوە گفتوگۆی لەسەر دەکەن چۆن بتوانن کە ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەش و هەوا ببنەوە و کاریگەریەکانی کەم بکەنەوە. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەیەوە بەتایبەت ژینگەی هەرێمی کوردستان و عێراق. میوانەکەم بەڕێز لوقمان شێروانی شارەزا لە هۆشیاری ژینگەی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک لوقمان زۆر بەخێر بیت. دەکرێت بڵین عێراق و هەرێمی کوردستان لەکوێی هاوکێشەی گۆڕانکاریەکانی کەش و هەوادان ژینگەی عێراق و هەرێمی کوردستان چۆنە؟ زۆر سپاس، سڵاوڕێز بهەیە بۆ بینەران. لە ڕاستیدا ئێمە کە باسی ژینگاکەین جیاوازێکی هەیە لەگەڵ زانستە مرۆڤایەتەکاندا. مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئێمە توێژینەوە بکەین لە زۆنێکی دیاریکراوە دەتوانین ئەو زۆنە تەعمیم بکەین بۆ شارێکی تر. مەسەلەن بۆ نمونە بڵێن ڕێژەی کۆچی لاوان لە هەولێر ڕێژەکەی چەندە دەکرێت بۆ سلێمانیش ئەوە تەعمیم بکەین گشتانی بۆکەین. بەڵام لە ڕووی ژینگەیەوە بەداخەوە ئێمە ناتوانین وەکو پسپۆڕانی ژینگە بۆ هەر زۆنێکی دیاریکراوە دەبێت توێژینەوەیکی تایبەت بکەین اینجا ڕێژەی پیسبوونەکە لیڤڵەکە بڵین. بۆیە ئێمە لە ڕووی زانستیەوە ناتوانین هیچ لیڤڵێک بڵین ئیلا دەبێت توێژینەوەیکی زانستی بکەین. بەڵام ئەو هۆکارانەی یاخود ئەو هێمانەی کە هەستی پێ دەکەین ئێمە لە هەرێمی کوردستان هەنگاو دەنێن بەرەو پیسبوون یاخود ڕێژەی پیسبوونێکمان هەیە، بەڵام کێرف و ڕێژەکە چەندە ناتوانین بڵێن. بەڵام بەراورد بە عێراق بێگومان ئێمە زۆر لە عێراق باشترین. بە حکومەی عێراق گرفتاری زۆر دەردەی پیسبوونی ژینگەن، نمونە کەمی ئاو بە بیابان بوون، کۆچی ژینگەیی. ئەمانە کاریگەریەکانی گۆڕانکاریەکانی کەش و هەوان یاخود هۆکارەکانی پیسبوونی ژینگەن. ئێمە دووشتمان هەن. ژینگە لە ئەسڵە سروشدا کە خوای گەورە دروستی کردووەکەون هیچ کێشەی نەبوو، بەڵام مرۆڤەکان دەرئەنجامی پێشبڕکێ بۆ بەدەستهێنانی بەرووبوومی زیاتر بۆ ئینتاجی پیشەسازی یا بۆ بازرگانی وای لێکرد جیهان تووشی ئەم دەردەبێت کە ئێستا هەمومان دەیناڵێنین. لەبەر ئەوە هۆکارەکانی پیسبوونی ژینگە مرۆڤەکانن. بەڕێژین هۆکارەکان بێگومان لە عێراق کارەساتی زۆرن. یەکێک لە هەرە گرنگترین مەوزۆی پاشماوەکانی جەنگ و جەنگە، دووەم مەوزۆی کەمی ئاوە، سێم ڕێژەی بە بیابان بوونە، چوارەم ئەو تۆکڵانەی کە لەوە پێشتر لە بیابانەکانی خوار و عێراق کە جۆرێک لە جۆرەکان باندەدرا یاخود کەمتر هاوچۆی بەسەرەوە بوو. ئێستاکە هاوچۆی بەسەرەوە بۆ تایبەتی دوای جەنگەکان و هاتنی جێشی ئەمریکاوانە کە بە شێوەیەکی مەسەلەن وشکانی هاتن، ئەمان هەمووی کاریگەریان هەن. بۆیە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە عێراقدا بە ڕێژێکی زۆر دەرکەوتەوە. بۆیە بە پێیاندێک راپۆرت گەرچی تێبین لەسەر ئەو راپۆرتانە هەن، عێراق بە تێکڕا پێنجەم یان چوارەم کارەساتباری ژینگەیە لە ڕووی جیهانیەوە. وێڕای ئەوەی کە ئێستا کارەساتی کەمبوونەی و ئاوی هەیە، دراوسەیەکانی ئاوی لێ دەگرنەوە، ڕێژەی بە بیابانی ساڵ بە ساڵ زیاتر دەبێت، کۆچی ژینگەیمان زیاتر دەبێت، ینی گرفتارەکان بەڕاستی زۆر. بۆی ئێمەش بەڕاستی لەوە بەدەڕین. هەندێک جار هەیە ئەو تۆز و خۆڵانی کە لە خوار و عێراق بۆ ئێمە دێت تووشی ئێمە بن. مەسەلەن بە پێی هەندێک راپۆرت کە لەلایەن وەزارەتی ژینگەی عێراقەوە نووسراوە تا ساڵی 1990 تقریبا ئێمە لە ساڵێکدا 25 جار ڕێژەی خۆربارینمان تۆمار کردووە لە عێراقدا. بەڵام لە 2010 بەدواوە جاروەها بۆ ساڵی 300 ڕۆژ خۆربارین تۆمار کراوە. یعنی ڕێژەکە زۆر سام ناکە. بۆیە دەکرێت بڵێن بێگومان ئێمە لەژێر کاریگەری گۆڕانکاری کەش و هەوین و هۆکارەکانی پیسبوونی ژینگە بەدی دەکەین. باشە کاک لوقمان، کاریگەریەکانی گۆڕانکاری کەش و هەوا دەبینین بە تایبەت باباز لە هەرێمی کوردستان بکەین، لەگەڵەوەش هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکان دەبینین. تا چەند ئەمانە دەتوانن ئەم هەنگاوانە دەتوانن کە بەر لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا بگرن لە هەرێمی کوردستان؟ بێگومان گۆڕانکاری کەش و هەوا بابەتێکی جیهانیە، دەبێت جیهانیش هەم لەسەر خەت من و هەم ڕازگۆ بن لەگەڵ ئەوەی کە ئەو هۆکارەکانی پیسبوونی ژینگە و گۆڕانکاری کەش و هەوا کەمکەنەوە. دەکرێت هەرێمی کوردستانیش لەو چوارچێوە بێ، گەرچی ئێمە یەکگولەدانێک نین لە پیسبوونی ژینگە یا ڕێژەی گازی دۆمۆکسیدی کاربۆنمان بەراورد بە وڵاتە پیشەسازیەکان وانە، بەڵامانە ئەوەش نین ئێمە کەمتر ینی بڵێن ئەمەش مقەسر نەبین بە حکمی ئەوەی ئەم ڕێژەی ئۆتۆمبیلمان زۆرە، هەم مۆلیدەکانمان زۆرە بەداخەوە مۆدیلا کۆڵانەکانمان. بۆیە دەکرێت ئێمە هەنگاوی جددی بینین مەسائلی پاشماوەکان ڕووسایکردن ئەمانە هەمووی هۆکارن بۆ پیسبوونی ژینگە. بۆیە حکوومەت وەکو ئەرکێکی کە ڕۆڵی باوکاتی دەبینێ بۆ لە کۆمەڵگاکدان لە هەر وڵاتێکدا بێگومان هەرچەندە ئەولەویاتی بۆ ژینگە بێ بێگومان دەکرێت بڵێن جێی دەستخۆشیە بێ و جێی ڕێکۆشکاندنی ئەو حکومەتە بۆ پاراستنی ژینگە. بۆیە ئێستاکەگە حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت چەند کارێک بکات لەوانە مۆزەی کواڵەتی بنزین باشکە، مۆلیدەکان بتوانین هەڵبگرین لە بەدیلی ئەو بتوانین
بە وزەی خۆر کارەبادابین بکەین بەڵێ. لەوانە مەسەن پاشماوەکان دووبارە ڕیسایکلینکەینەوە جۆرێک لە جۆرەکان ئەو ئۆتۆمبیلە زۆرانی کە هەن بە کەمیان کەینەوە یاخود ڕۆژێک تاک بێنە سەر شەقام یا ڕۆژێک جوود بێنە سەر شەقام هەروە هێڵی گشتنەوەی هێڵی گشتی بۆ گواستنەوە زۆر بکەین ئەمانە دەبنە میکانزم وەلەو لە بە پێی پلانی حکوومەتیارم کە من ئاگادارم لە دەستەی ژینگە ئەو هەنگاوانە دەنرێ بەڵام مەرزنی ئەوها زوو پێ بگەین چونکە بابەتێکن بڕاستی کاتی پێویستە و هەنگاوی پێویستە و بودجەی پێویستە لەبەرەوە کاتی پێویستە بەڵام ئەمە دەکەین ئەو خواستەی کە وەک ژینگە دۆستان و بۆ ئەوەی ژینگەیەکی پاکمان هەبێ پێی بگەین. ئەو هەنگاوانی کە دەبینن لە حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراقیش بە هەمان شێوە دەبینرێت عێراق بابەتی پیسبوونی ژینگەوە گۆڕانکاریەکانی کەشوهۆی بە جددی وەرگرتووە. ئێمە ئیشکالێکمان هەیە لەگەڵ ئەولەویەتی پرسی ژینگە مەسەن هەر دەوڵەتێک هەر حکوومەتێک لەو پێشتر پێویستە خۆی ئەعلانی کە بڵێ ئەولەویەتی ژینگە لەکوێ منە. شتێکی ترمان هەیە ڕەفاهێتی ژیان لەگەڵ ژینگە دوانەیەکی لێک نزیکن بەڵام قەیرانەکان پرسی ژینگە دوورەکاتەوە بۆی لە هەر وڵاتێک کە قەیرانی جۆرا و زۆر هەبوو پرسی ژینگە لێڤڵەکەی دادەبەزیە ئاستەکەی دادەبەزێت لە ڕووی ئیهتیمامەوە بەداخەوە حکوومەتی تووشی گرفتاری کۆمەڵێ قەیران بوو دوایەوەی کرد 2014 نمونی داعش و کەمی بودجە و مۆزوعی نەفرۆشتی نەوت ئەمانە هەمووی کاریگەر لەسەر سێکتەری ژینگا بێ بێگومان بۆچی لەبەرەوەی کە حکوومەت بتوانێت پیسبوونەکانی ژینگەکەم کاتەوە پێویستی بە بودجەیەکی باشەیە پێویستی بە پارەیەکی باشەیە بۆ ئەوە دەکەین ئەو قەرانە چارەسەر بێ لەبەرەوە حکوومەتی هەرێم دەکرێت بڵێن لە چا حکوومەتی عێراقەوە هەنگاوی باشتری ناوە چونکە حکوومەتی عێراق گرفتێکی هەیە هۆکارەکانی کەمکردنەوەی ئاو زۆر خەلەسڵاتی خۆی نییە دراوسەکانی کاریگەرییان هەیە لەسەرەوە هەروە مۆزەی بە بیابان بوون هەروە کۆمەڵە پاشماوی جەنگەکان کە بەشێکی تاوەکو ئێستا بەداخەوە وەکو پێویستوان ئیحتیمامی پێ نەدرابێ بۆی دەکرێت هەرێم چەند پلێک لە پێش لە عێراقەوە بێ بەڵام مانەوە نیە کە بڵێم ئێمەش دۆخی ژینگەیمان زۆر باشە پێویستمان بە هەنگاوی زیاتر هەیە. باشە وەکو کۆتا پرسیار دەمێتەوە بڵم کە پێتان وایە COP28 دەتوانێت کە ئێستا سەرکردەی وڵاتانی جیهان و جلهێزی کۆکردوتەوە هەنگاوی کردداری و جددی بنێت بۆم بابەتە؟ من ڕێیەکم هەیە پێم وایە زۆر کات وڵاتە زڵهێزەکان وڵاتە سەرمایه‌دارەکان وڵاتە پیشەسازەکانی کە گەورن لە جیهاندا زۆر کات ڕاستگۆنی لەگەڵ پرسی ژینگەدا چونکە ئێمە کێشەیەکمان هەیە سێگۆشەیەکمان هەیە ژینگە سیاسەت ئابووری زۆر کات کە باسی ژینگا کە لای سیاسەکان دەڵێ بێگومان ئەوەی تۆ دەڵێت تەواوە ئەی باشە بۆ هەنگاونانین دەڵێ باشە ئێمە هەنگاو دێنین بەڵام چی بکەین دەڵێن گازی دۆنگستی کاربۆن کەم بکەنەوە غەڵوزی بەردی نەسوێنین ێ باشە دەڵێ ناکەین بەڵام چەند پارە پێویستە مەسەن دەڵێن 100 میلیارد دەڵێن 100 میلیارد چۆن دابین بکەین لەبەرەوە ئێستا کە بەڕاستی وڵاتە جلهێزەکان دەتوانین ئەوە بڵێن وەکو پسپۆڕانی ژینگە تا ڕادێک ڕاستگۆنین و ئومێد دەکەین ئەوانە ڕاستگۆ بن بۆی بۆچوونەکانی ئێمە گوڵی پاشگەزمینەوە لەبەرەوە ئەگە بمانەوە کاریگەر بێ سێ هەنگاوی زۆر گرنگ پێویستە بیکەین یەکەم شێت دەبێت ئێمە ئەو پیسکەرەکان کەم بکەینەوە دووەم لە پێناو بەرژەوەندی خۆمان پشت لە ژینگە نەکەین سێەم پێشبڕچێ نەکەین لەسەر پیسبوونی ژینگە یا بە واتایەکی تر پێشبڕچێ نەکەین لەسەر زۆرترین هەناردەکردن ئێستا سین 138 گازی دۆموکسیدی کاربۆن تێکەڵ بە هەوا دەکات ئەمریکا نێزگە 178 گازی CO2 تێکەڵ هەوا دەکات ئەگەر ئەم وڵاتانە بە خۆدا بستنەوە ئەو گازە سام ناکات تێکەڵ هەوا نەکەن بێگومانین ئێمە ژینگەی گەردون تێکرا باش دەبێ و بە تایبەتی پاڵپشتی ئەو وڵاتانەش بکەن کە زەرمەندن بە تایبەتێکی لەوانە عێراق ئومێد دەکەین کە ئێستا شاندی حکوومەتی هەرێم و عێراق لە COP28 ئومێد دەکەین سودمەند بن لەو پرۆژە و تەمویلانەی کە بۆ واری ژینگە خرج دەکرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز لوقمان شێروانی شارەزا لە هۆشیاری ژینگەی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەبووی دەست خۆش.